دووبارە سڵاوتان لێبێت بەردەوامین گفتوگۆی بابەتی تەوەری دووەم لەگە میوانەکەم بە سپاسەوە لە ستۆدیۆکەم هەڵبەت ئەمڕۆ ڕۆژی گیانی خۆبەخشە بزانین ئەم وشەیە ئەم زاراوەیە لە چیەوە هاتووە بەچێ ئەوترێ خۆبەخش بە سپاسۆگە ئاماژەم پێیا بەڕێز ڤینۆس فایقم لەگەڵای لە ستۆدیۆ ڤینۆس خان بەیانیت باش سپاس کاتی خۆت بێمە بەخشین زۆر سپاس کاک ئاکام سپاس بۆ ئێوە بۆ ئەم میوانداریە جوانە زۆر سپاس ڤینۆس خان بەچێ ئەوترێ خۆبەخش هەلەوە دەست پێ بکەین من لە ئەزمموی خۆم و قساکەم خۆبەخش ئەو کەسێک کە خۆبەخشانە خۆی حەزی لە ئیشێک کە ئەزانێ بێ بەرامبەرە ئەزانێ هیچ دەستکەوتێکی لێوە دەست ناکەوێ ئیشێکەکە بۆ بەرژەوەندی کەسانێکی تر یارمەتی کەسانێکی تری پێ ئەیە من هەمیشە بەم شێوەیە یعنی لە کاری خۆبەخش ڕوانیومە کەسێک کە قەناعەتی هەیە بەوەی کە کارێک پێشکەش بە گروپێکەکە بە کۆمەڵە کەسێکەکە بە کۆمەلگاکەیەکە بەڵام لە بەرامبەرە موچەی نییە موچە وەرناگرێ یان داهاتێکی لێ وەرناگرێ بەرژەوەندێکی مادی لە پشتەوە نییە ئەمە کاری خۆبەخشە. بەڵێ ڤینۆس خان باسی ئەوەت کرد کە وەکو خۆت وەکو کەسێکی خۆبەخش کەواتە چەند ساڵە لەو بوارەیە کارەکەی وەکو خۆبەخش؟ من ئەتوانم بڵێم بۆ 25 ساڵ زیاتر لە 25 ساڵە من ئیشی خۆبەخشەکەم. بەڵێ ڤینۆس خان ئەم دیاردەیە خۆبەخش لە لای ئێمە وەکو کورد بۆتە کللتور یاخود جارێ هێشتا لە سەرەتایین ئەزانی مەسەلەکە چییە؟ عادەتەن ئەم شێوە دیاردانە پەیوەندیشی بە کۆمەلگاکەوە هەیە و بە خەسڵەتی کۆمەلگاکەوە هەیە ئێمە کۆمەلگای ئێمە هێشتا کۆمەلگایەکی وایە کە لە ڕووی ئابوووریەوە زۆر جێگیر نییە ینی مەسەلەن بۆ نمونە من لێرە ئەوەنەی خەمی ئەوەمە وەزیفەیەکم هەبێ داهاتێکم لێ هەبێ ژیانی خۆمی پێدابین کەم ئەوەنە خەمی ئەوەم نییە یان کەمتر ئەچم بەلای ئەوەی کارێکی خۆبەخش بکەم بۆ لەبەرەوەی ئێمە سیستمێکی ئیداری وامان نییە کە ئەگەر کەسێک بێکار بوو من کە بێکار بووم موچەیەکی کۆمەڵایەتیم هەبێت داهاتێکی تا مامناوەندم هەبێ لێی بژیم بشتوانم لە هەمان کاتە کاری خۆبەخشیش بکەم بۆیە زۆر زەحمەتە لێرە بتانی ئەم شتە بڵێیت ئەم شتە بووە بە کەلتور هەڵبەت خۆشبەخشانە من ئەزانم خەڵکانێکی زۆر هەرکاری خۆبەخشەکەن بەڵام من ئەزانم لە ڕووی داراییەوە کێشێکی زۆر گەورەیان هەیە لەبەر ئەوەی ئەگەر بڵێن ئەمە گرفتە بەڵێ ئەزانی چی ئەبێت لە پاڵ ئەوەی کە کارە خۆبەخشەکەکە ئیشێکیشی هەبێت بەردەوام لە خەمی ئەوە شایە ئیشێکی هەبێت بتوانێت پێی بژی داهاتی هەبێ من کە ئەڵم 25 ساڵە ئیشی خۆبەخشەکەم خەمی ئەوەم نییە من ئەگەر بۆ نمونە وەزیفەم هەیە یان نەکە معاشم هەیە لێی نییە وەختی وا هەیە وەزیفەشم هەبووە کاری خۆبەخشم هەر لەگەڵ یا کردووە توانیومە کاتەکانم بگونجێنم وەختی وا هەبووە وەزیفەشم نەبووە کە داهاتم هەبێ بەڵام ژیانم مەزمون بووە بەڵام کاری خۆبەخشەکەش لێدا نەبراوم لەبەرەوەی کاری خۆبەخش تۆ کە هەڵی ئەبژێری بۆ ئەڕین خۆبەخش لەبەر ئەوەی تۆ خۆت هەڵی ئەبژێری حەزل لێتی ئەم خۆشەویستەکە دافعەکەیە بەڵام وەزیفەکە پێویستەکەیە بۆیە ئیسە لە لای ئێمە ینی ئەو کەسانشی کە حەزیان لە کاری خۆبەخشە کێشەی ئەویان هەیە ئەبێ وەزیفەیەکیان هەبێت ژیانیان دابین کا لەلایەکەوە. بەڵێ خاتو ڤینۆس زیاتر بە درێژایی ئەو 25 ساڵی کە کاری خۆبەخشیت کردووە زیاتر لە چ بوارێکە سەرقاڵ بوویت وەکو کاری خۆبەخش؟ من زیاتر لە بواری سەرەتا کە دەستم پێ کرد وەکو بڵین ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی بە تایبەت ئەو ڕێکخراوانەی لە بواری کۆمەڵایەتی و هەروەها کولتوری و با بڵین سەقافی و ڕۆشنبیری و ئەم شتانەیە ئێستا من حالێن لە 3 ڕێکخراو ئیشەکەم ڕێکخراوێکیان تایبەتە بە ژنان ڕێکخراوێکیان تایبەتە بە کۆمەڵگە بە گشتی لە پرۆگرامێکیان هەیە پرۆگرامەکە ناوی هاشتاگ تابووە ئەم پرۆگرامە تایبەتە بە قسەکردن لەسەر
با بڵێن چەمکەکانی کە تابوون لە کۆمەڵگایە کە زیاتر قسەی لەبارەوە بکرێت تونند و تیژی دژ بە ژنان، کوشتنی ژنان، خەتەنەکردنی ژنان، گۆشەگیربوونی ژنان لە ماڵەوە و نەچوونە دەرەوەیان، ئەو ژنانی کە پیاوەکانیان زیاتر تحکم بە ژیانیانەوە ئەکەن و هەڵس و کەوتیان سنووردار کردوون. زیاتر ئێمە من لەم پرۆگرامەیە ئیشەکەم. ئیشی سێهەمیشم لە ڕێکخراوێکە کە یارمەتی خەڵک ئەین لە بواری با بڵین ئیداری و قانونیە کە بۆ نمونە خەڵکانێکی زۆر تەنها هەر بیانەکان نابڵێن کورد و عەرەب و ئەمانە، تەنانەت هۆڵەندەکانیش خەڵکانێکی زۆر هەن کە کێشیان هەیە لە بەعزە ئومورێکی ئیداریە کە ئەمە خۆی ئیشی مۆزەفێکی دائیرەی زەریبەیە یان ئیشی مۆزەفێکی شارەوانیە. بەڵام ئێمە لەم ڕێکخراوەیە خۆبەخشانە یارمەتی پێشکەش بەو خەڵکانە ئەەکەین، ڕێگەکانیان پیشانین و فۆرمیان بۆ پڕەکەینەوە و معاملەیان بۆ ئەەکەین و ئەو شتانەی کە لە ناو دەوائیرەکانە پێویستیان پێێتی ئێمە یارمەتیانەیەن تیا. بەڵێ خاتو ڤینۆس هەڵبەت لە ئەوروپا بە شێوەی گروپ یاخود بە شێوەیەکی ڕێکخراو ئەو کاری خۆبەخشیەکرێت. لە هەرێمی کوردستان چۆنە؟ ئایا ئێمە توانیمانە ڕێکخراومان هەبێت یاخود بە جۆرێک لە جۆرەکان پەیوەندی و هەماهەنگی لەگەڵ لایەنە پەیوەندی دارەکانە هەبێت بۆ مەسەلەی کاری خۆبەخشی یان هێشتا لە سەرەتایەن ئێمە لەو مەجالەیە؟ ئەزانی چی من یعنی نابینم لە سەرەتایە بین، چکە ئێمە گەر هەر تەنها سەیری ماوەی لە دوای ڕاپەڕینەوە بکەین 30 ساڵ زیاترێکە کۆمەڵێکی زۆر ڕێکخراوی کۆمەڵگەی مەدەنیمان هەیە، ڕێکخراوی وامان هەیە کە زۆر دەمێ ساڵە دامەزرا و ئیشی خۆبەخشەکەن. بەس خەلەلەکە لەویایە کە ئەم ڕێکخراوانەی کۆمەڵگەی مەدەنی با بڵێن هەندێک جار بربەستیان بۆ دروستە بێ لە ڕووی ئیداریەوە. من وای ئەبینم هەندێک جار بۆ نمونە پرۆژەکانیان پێویستیان بە پشتگیری لایەنێکی حکومی هەیە کە دوجار لایەنێکی حیزبیە، وایەنە کە دوجار زیاتر ئەم ڕێکخراوانە پابندیەکیان هەیە بەو حیزبانەی کە لەو ناوچەیە دەسەڵاتیان هەیە. تۆزێ ئەوەنەی من ئاگادار بم لێرە بۆ نمونە ڕێکخراوەکانی ژنان، ڕێکخراوەکانی گەنجان و هەموو ئەو ڕێکخراوانەی کۆمەڵگەی مەدەنی کە ئیش ئەکەن لە ناو با بڵێن شارەکانە زیاتر پابندیەکیان هەیە یان با بڵێن ئەبێ ئیشەکانیان زیاتر بگەڕێنەوە بۆ ئەو لایەنەی کە تەمویلیانەکات و ئەو لایەنەی کە بە شێوەیەک لە شێوەکان پشتگیریان لێکات و بەینەما لە ئەوروپاوانیە ئەم ڕێکخراوانە هەر هەمویان زۆربەی زۆریان لە ژێر چەتری بۆ نمونە ڕێکخراوێکی گەورەتران کە هەمووی ئیشەکانیان ئەگەڕێتەوە بۆ ناو بەلەدیە، ناو شارەوانیش بە ئیشرافی وەزارەتی پەیوەندیدار ئەم ڕێکخراوانە ئەچێ بەڕێوە. ساڵانە بە پێی قانون میزانیان بۆ دەستنیشانەکرێ بۆ چالاکیەکانیان و بۆ پرۆگرامەکانیان و بۆ ئیشەکانیان. بۆ نمونە من ئەگەر ڕێکخراوێکم هەبێ کە پرۆژێک ئەمێ پرۆژەیەکی ئەدەبی بکەم تەنانەت یان پرۆژێکی کۆمەڵایەتی بکەم لە بواری ژنانە، لە بواری گەنجانە، لە بواری مناڵانە، من پروپۆزەڵێک بەرزەکەمەوە بۆ شارەوانی یان بەرزیشەکەمەوە بۆ ئەو کۆمپانیا و ڕێکخراوانەی کە فەند ئەن بەم ڕێکخراوە کۆمەڵایەتیانە. ئیتر من لە یەکێ لەم لایەنانەوە بودجە و میزانیم بۆ دابی نەکرێت ینی پرۆژەکەی خۆم بە ئەنجام ئەگەیەنم. تەسەورەکەم لێرەش بە هەمان شێوە بێ، بەڵام ئالیەتی تەطبیقکردنەکەی فەرقی هەیە. هەستەکەم ئالیەتی تەطبیقکردنەکەی بە حکمی ئەوەی کەوا سیستمی ئیداری لێرە جیاوازە لە سیستمی ئیداری ئەوێ هەمووی ئەچێتەوە ژێر چەتری حکوومەت. لێرە عامەتەن ئەو هینە هەیە، ئەو با بڵێن ئەو خەلەلە هەیە کە وەکو ئەوێ نییە. وەکوم نەیبینم. خاتو ڤینۆس لە دنیادا چۆن سێری ئەو کەسانە ئەکرێت کە کاری خۆبەخشیەکەن؟ بۆ نمونە ئایا دوجار موچێکی پێ ئەدرێ یاخود لە کاتی خانە نشینە بە چ جۆرێک سێری ئەکرێت؟ مەبەستم وڵاتانی پێشکەوتەوە بە شێوەیەکی گشتی. بەڵێ کاری خۆبەخش هەمووی چێتە سیڤەکەیەوە. مەسەڵەن من ئەگەر سەیری سیڤەکەم بکەی هەمووی ئەبینی، بەڵام وەکو موچە
بە هیچ شێوەیە موچە وەرناگری من ئیسە لەو سێ ڕێکخراوەیە کە ئیشەکەم لە حاڵی حازرە هیچ موچەیەک وەرناگرم تقریبا لە یەکێکیانە بۆ 21 ساڵەچێ ئیشان لەگەڵاکەم ڕێکخراوێکی کەشە بوو ئەویش هەر هەمان 20 ساڵ زیاتر ئیشم لێ کرد وەستاوم لێ چکە دوانی ترم هەیە کاتەکانم بەش ناکە کە موچە و نەبوو ئەچێتە سیڤەکەتەوە تەنها ئەچێتە سیڤەکەتەوە بەڵام تەنها شت ئەوەیە ئێمە وەکو دەستخۆشیەک کە ئیشەکەین ئیش لەسەر کەیسێکەکەین هاتوچۆکەینمانە پارەی هاتوچۆمانێنەوە من تەنها پارەی هاتوچۆ وەرەگرمەوە بۆ نمونە کەیسێکم هەیە هاتوچۆی بۆکەم یان کە دەورەیەکمانە بێت دەورەمان زۆر بۆکەنەوە یان چالاکێکمانە بێت یان مەسە من ڕێکخراوێکیان هەفتانە 2 ڕۆژ ئەچم ئەو 2 ڕۆژە کە لە هەفتەیە ئەچم پارەیەکی مەبلەغێکی هەروە ڕەمزیە دیاری کراوە 3 مانگ جارێک هی هاتوچۆکە ئەمەنەوە بەڵێ خاتو ڤینۆس فایق سپاس لە ستۆدیۆ لەگەڵمان بوون سەرکەوتوو بن زۆر سپاس بۆ ئێوەش